زیاتر لە حوت کاتژمێرە پرۆسەی دەنگدانی گشتی لە سەرانسەری عێراق و لە پارێزگاکانی یاریمی کوردستان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەردەوامە ئەمەش بە مەبەستی هەڵبژاردننی پەرلەمانی نوێی عێراق کە نزیکەی یاخود لە 329 کورسی پێکاتوە و زیاتر لە 1970 کاندید جێبڕکێەکەن بۆ بەدەستێنانی کورسی لەو ژمارەیەش 5496 کاندیدیان لە ڕەگەزی نێرن واتە پیاون هەروەها 2247 کاندیدیشان لە ڕەگەزی مێن بە ژێرەی داتاکانی یاخود ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق 20 ملیۆن و 63773 کەس مافی بەشداریان هەیە لەم هەڵبژاردنەی کە ئەمڕۆ سەعات کاتژمێر حوتی بەرەبەیان دەستی پێکردووە بڕیارە تاکو کاتژمێر شەشی ئێوارە بەردەوام بێت لە دوای شەشی ئێوارە ئامێرەکانی دەنگدان بە شێوەیەکی ئەلکترۆنی ئۆتۆماتیکی داخرێن لە کار ڕادەوەستن دواتریش تەواوی داتا و زانیاریەکان دەگوازرێنەوە بۆ سنتەری سەرەکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداد بڕیارە لە دوای 24 کاتژمێر لە کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی گشتی لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە ئەنجامە بەرایەکانی هەردوو دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەت ڕابگەندرێت ئێستا و دیمانانەی ئەبینن ئێمە لەناو ئامادەی شیرینی کچانین کە یەکێکە لە بنکە سەرەکیەکانی دەنگدان لە ناوەندی پارێزگای سلێمانی بەڵام بە ژێری داتا و ئامارەکان ڕێژەی بەشداریکردن لە ئاستێکی زۆر نزمدایە و ئەو داتانەی کە بە دەستمان گەشتون بە ژێری و داتایانە تا ئێستا نزیکەی لە 120 لە دەنگدەران هاتوون بۆ بنکەکانی دەنگدان لێرە بۆ وێزگەکانی دەنگدان دەنگیان داوە.